بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت بینەرانی عزیز دڵخۆشین جارێکی دیکە لە بەرنامەی پامی ڕۆژدا بە هاوکاری هاوکارانمان هاتینەوە خزمەتتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕکە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون دەخوازیین کە سەررجەمیان جێگەیست و دوو ڕۆزامەندی ئێوەی عزیز بێت ئازان لە تەورەکەی بەرنمەکەماندا باز لە ئەو لیژنەی هەماهەنگی دەکەین کە لە نێوان ڕێکخراوەکان تایبەت بە گەنجان و لاوان پێگەێنراوە بزانین ئەو ڕێکخراوانە تا چەند هاوکاری یەکترن تا چەند هەماهەنگی لە نێوانیاندا هەیە و هەروەها زانین حکوومەت و پەرلەمان تا چەند دەتوانن هاوکاریان بکەن لە جێبەجێکردنی کارەکانیاندەوە بەرەو پێشبردننی توانای گەنجان و خزمەتکردن بە گەنجان و هەروەها بزانین ئەو پێوەرانە چین کە گەنجێک یاخود لایەک بتوانێت بێتە ئەندام لە ڕێکخراوەکاندا. تەوەری دومیشمان کە هاوکارمان ئیمران ئەمین لە هەولێرە و پێشکەشمان دەکات باز لەو هۆکارانە دەکات کە لە ئێستادا لە میدیای کوردی دابوونەتەوەی کە لێکترازان لە بەهای ئەخلاقی و ڕەوشی کۆمەلگای کوردی دروست بێت زانین ئەم میدیانە هۆکارچیەکە بۆ ئاقارەوە دەڕۆن کەمەش بۆ جێگەی ڕخنەوەیەکی زۆری چالاکانی مەدەنی و هەروها ئەوانەی کە چاودێری میدیا دەکەن بە شێوەیەکی گشتی لە ئێستادا لێکترازانێکی ڕۆشتی هەیە لە بەشێک لە میدیاکانی کوردی دەبزانین هۆکارەکان چین کە هاوکارمان ئیمران ئەمین لە هەولێرە و پێشکەشمان دەکات دەستپێکیش دەچین نای بڕگی کەش و هاوزانی ئەمڕۆپلەکانی گەرما تا چەند گۆڕانکاری بەسەرداهاتوە پێکەوە بینەری دەبین.
بەڵێ بینەرانی عزیز لە تەورێکی بەرنامەکەماندا باز لە هاریکاری و هەماهەنگی ڕێکخراوەکانی تایبەت بەلاوان دەکەین زانین ئەم ڕێکخراوە تا چەند لە نێوان خۆیاندا هاوکار و هەماهەنگی یەکترن و ئایا بزانین پەیوەندە سیاسیەکانی نێوان حیزبەکان کاریگەری هەبوو لەسەر ڕێکخراوەکانی تایبەت بەلاوان و لە هەرێمی کوردستاندا تا چەند حکوومەت هەرێمی کوردستان و تا چەند پەرلەمان و لایەنە پەیوەنددارەکان هاوکاری ڕێکخراوەکانی تایبەت بە گەنجان و لاوان دەکەن. گفتوگۆ لەم بارەوە دەکەین لەگەڵ بەڕێزان ناجە حەمەفەرەت بەرپرسی ئۆفیسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوان وەروەها بەڕێز گۆران عەباس بەرپرسی ئۆفیسی گشتی سنتەری گەشەپێدانی چالاکی لاوان. گۆران زۆر بەخێر. گۆران لە بەڕێستەوە دەست پێ بکەین ڕێکخراوەکان تا چەند هەماهەنگ لە نێوان یەکترداوە تا چەند هاوکاری یەکتر دەکەن لە ئێستادا. بەڵێ سەرەتا سپاس بۆ جەناب، سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس. ڕێکخراوەکانی لاوان بە جۆرێک لە جۆرەکان زۆربیان پەیوەندیان بە حیزبە سیاسیەکانەوە هەیە وەکو هەموو سێکتەرەکانی تر. ئەوەی لە هەرێمی کوردستان هەمان بێ ئێمە پێشتر لەسەر ئاستی کوردستانی گەورەش هەر چوار پارچەکە هەماهەنگیمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی لاوان. هەموو ڕێکخراوەکان بە یەکەوە کارمان کردووە، بەڵام بەهۆی بار و زروفی هەرێمی کوردستان و ئەو قەیرانانی ڕووی لە هەرێمی کوردستانەکەن چه قەیرانی سیاسی بێت، چه دارایی بێت، چه دروستکراوە بێت، چه پێشهات بێ، هەندێک جار هەماهەنگیەکە کاڵ ئەبێتەوە. کاڵبوونەوەی پەیوەندی بە ئەوە هەیە کە دوورتر و ئەبینەوە و کەمتر و ئەبینەوە. بەڵام ئەوەی کە گرنگ بێ لە هەماهەنگین و هاودەنگین و هاوڕاین سەبارەت بە کێشەکانی لاوان، ئەو کێشانەی کە ڕۆژانە ڕوو لە لاوانەکەن. هەندێک کێشە و ئاریشە و گرفت هەیە کە ئەمانە گرفتی بەردەوامن و هەندێکیشان ڕۆژانەیە تا ئاراوە. ئەوانەی کە بەردەوامن پەیوەندیان بە بێکاریەوە هەیەوە لە دوای ئەوە مەسەلەی دانەمەزراندن و نەبوونی هەلی کار بۆ گەنج بە شێوەیەکی گشتی و ئەو گەنجانەی کە خریجە من لە زانکۆ پەیمانگاکان و ئەو کێشانەی کە جارجار دووبارە ئەبنەوەکو خۆپشاندانەکان و ئەو قوربانیانی کە لە خۆپشاندانەکانە ئاکەوێتەوە هەمومان نزانین کە زۆرترینی قوربانیەکانی خۆپشاندانەکان گەنجانن. ئیتر ئەم گەنجانە چه ئەو گەنجانە بن کە لە سەر شەقام داوای مافی ڕەوای خۆیانەکەن یا ئەو گەنجانە من کە لە بارگا حزبیەکانە بەرامبەر بە پارویەکی نانی خۆیان دیفاعیان پێەکەن لە بارگاکانی خۆیان. ئەڵبەت زیاتر مەوەسمان لە بارگاکانی دەسەڵاتە کە ئەبن بە قوربانی و لە هەمان کاتیشە گەنجی بێدەرەتان و گەنجی هەرێمی کوردستانی ژەکەن بە قوربانی. زۆر باشە کاک ناجە، زۆر بەخێر بێ. دووبارە پەیوەندی سیاسیەکان تا چەند کاریگەری هەبوو لەسەر ڕێکخراوەکانی تایبەت بەلاوان و بە گەنجان؟ بەناوی خۆی بەخشنەوە میرەبان، سەرەتا سڵاوی خۆی گەورە لە جەنابتان و بەرنامەی ستافی پەیامی ڕۆژ و کەناڵی ئاسمانی پەیام. بێگومان پەیوەندی سیاسیەکان لە ڕابردوو هەر تەشەنوجاتێک هەبوو بێ لە نێوان لایەنە سیاسیەکانە، وەک برای خۆم کە گۆران باسی کرد ڕێکخراوەکانی لاوان بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە حیزبە سیاسیەکان و هەیە. ئەمەش تا ڕادەیەک کاریگەری لەسەر پەیوەندەکانی ڕێکخراو و سنتەرەکانی لاوانەوە هەبووە. نمونە بۆ ئەم بابەتەیش ئێمە لە ڕابردووتر و چەند ساڵی ڕابردوو لیژنەی هەماهەنگی ڕێکخراوەکانمان هەبوو. ئەم لیژنە هەماهەنگیە بە کۆبوونەوەیەکی زۆر و بە ئەکتیڤاتێکی زۆر و ئاسایی پەیوەندی لایەنە سیاسیەکان کاری باشی کردەوە، کۆبوونەوەی باشی ئەنجام داوە. بەڵام فترەی چەند ساڵی ڕابردوو تەشەنوجاتە سیاسیەکە لە لووتکا بوو. بێگومان ئەم لیژنە هەماهەنگی ڕێکخراوەکانیش نەک هەر کۆبوونەوە نەکراوە، بەڵکو لیژنەکە مرێنرا بوو چەند ڕۆژێکە. یعنی ئێمە لە سنتر و ڕێکخراوەکانی لاوان لە بیرکردنەوە و لە کۆبوونەوەی زیندوکردنەوەی ئەم لیژنە هەماهەنگیە داین تاوەکو ڕێکخراوەکانی لاوان بە بیرە سیاسیەکان بیر نەکەنەوە، بگەڕێنەوە سەر و ئەسڵی کە گەنج داوە ئەکەوە گەنجە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە دەبێتە قوربانی و داوای گۆڕانکاریەکان دەکات و دەشبێ مافەکانی چین و توێژەکانی تر هەر لە ڕێگەی گەنجانەوە ئاراستەی بەرپرسانێک دەکرێت کە نابیستن و نابینن و مافی خەڵک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەخۆن. لەبەر ئەوە ئەم لیژنەیە بەڕاستی ڕێکخراوەکانی لاوان وکو لە پرسیارەکەی بەڕێزیشت ئاماژە پێدا کاریگەریەکی زۆر سلبی خراپی لەسەر بووە. ئێمە دەخوازین ئەو ڕێکخراوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە لە ئێستەیشدا لە کۆبوونەوە داین
و لە چەند دەقەی داهاتوو ئەمە کۆبوونەوەیکی دیکە لیژنەی هەماهنگگە ڕێکخراوەکانمان دەبێت و دەمانەوێت ئەم لیژنەیە بەڕاستی ئەکتیڤ بکەینەوە و بگاتەوە ئاستەی کە بێتە هەموو غەمی لاوان لە هەرێمی کوردستانە لانی کەم ئەو لاوانەی کە ئەمڕۆ داوای مافەکانیان و داوای ئازادیەکانیان و داوای تیکەیەک نانی خۆیان دەکەن لانی کەم لە ڕێگەی بەشێک لە ڕێکخراوەکان و لیژنە هەماهنگگە ڕێکخراوەکانەوە بە ئاراستەی حکوومەت یا پەرلەمان یا سەرۆکاتی هەرێم و هەر یەکێک لەو چین و توێژانەی کە ئەو دام و دەستگانەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا بکرێت. زۆر باشە کاک ناچە هەفتەی ڕابردوو ڕێکخراوەکان لە پارێزگای هەولێر کۆبوونەوە هاوکارمان ئیدریس محەممەد لەوبارەی و راپۆرتێکی بۆ ئامادە کردوین کە باز لە ناوەندی بڕیاردان لە نێوان ڕێکخراوەکان دەکات بزانین تا چەند کاریگەری هەبووە کە ڕێکخراوەکان بتوان بڕیاری خۆیان بدەن و لاوان و گەنجان ببنەوەی کە بتوان لە پرسە سیاسەکاندا بڕیاری خۆیان پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. دوای زیاتر لە 7 ساڵ بەسەر دەرکردنی بەڵام تا ئێستا کار بە بڕیاری هێنانە ناوەی ڕێکخراوە ناحکومیەکان بۆ ناوەندی بڕیار ناکرێت لە خولی ڕابردووی پەرلەمان و لا بەرواری 12/6 ساڵی 2013 بڕیارێک بۆ هێنانە ناوەی ڕێکخراوە ناحکومیەکان بۆ ناوەندی بڕیار درا بەو پێی ئەو ڕێکخراوانە ئاگاداری گرفت و کێشەکانی هاوڵاتیانن بەڵام تا ئێستا کار بەو بڕیارە ناکرێت. سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکی هەرێم واژویان لەسەر بڕیاری هێنانە ناوەی ڕێکخراوە ناحکومیەکان بۆ ناوەندی بڕیار کردووە. لێژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ ڕێکخراوەکان لەسەر ئەم پرسا کۆبوونەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت هەوڵەکانیان بۆ کاراکردنی ئەو بڕیارە دەخەنەگەڕ و یاداشتەکە دەدەنە سەرۆکایەتی پەرلەمان. لە خولی چواری پەرلەمانی کوردستان سەرۆکی پەرلەمان دکتۆر یوسف چەند ڕێنماییەکی دەرکردەوە بەڵام تا ئێستا کاری پێ نەکراوە. ئێمە لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵگەی مەدەنی بەس پێویستمان زانی کە کار بەم پەیمان نامەیە بکەین بۆیە ئیمڕۆ کۆمەڵێک ڕێکخراومان کۆ کردەوە و چۆنیەتی و ئالیەتی کارکردن بەم پەیمان نامەیە چۆن بێ و چی ئیزافەیەک بکەین بۆی سەرۆکی پەرلەمان لە خولی ئێستادا ڕێنمایی بۆ دەرکە. ڕاو پێشنیارەکانمان وەرگرت ڕاو پێشنیاری ڕێکخراوەکان ئێمە نووسیمانە یا داشتمان کردووە دەیکەینە راپۆرتێک دەیدەنە سەرۆکایەتی پەرلەمان و هەروەها لە پەرلەمانی کوردستانیش دەیخوێنینەوە بۆی لە ماوەی داهاتوو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە بوارە جیاجیەکانی خۆیان بێن بەشدار بن لە ناوەندی بڕیار و هەروەها بەشدار بن لە بڕیاردا. سکرتێری یەکێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەڵێت ئەگەر وا بڕیار بێت هەرێمی کوردستان کۆمەڵگەیەکی دیموکراتی بێت دەبێت ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆ خۆی یاساکە بە هاو گرنگی خۆی هەیەەوە کۆمەڵگەیەکی دیموکراسی نمایش دەکرێت ئەگەر ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکردن و سەرجەم ڕێکخراوەکان وەزلک بۆ سەرجەم چین و توێژەکان دەتوان کاری گرنگ و کاری پڕبەها بکەن. حقیقەت هەنگاوەکانی دوای ئەمە وا بڕیارە بەپی کە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانی کوردستان دەخوازیین دەسەڵاتی خۆی لەم یاسایشدا بەکاربێنی و ڕێنمایەکی گرنگ و باش بە پێوەی ئەو گفتوگۆ و گفتوگوێنی کە ئەمڕۆ لە کۆبوونەوە ڕاوێژکاریەکە ئاماژەمان پێدا و پێشنیازمان بۆ سەرۆکی پەرلەمان و لیژنەی ڕۆشنبیری کرد سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی خۆی بەکاربێنێت لە دەرکردنی ڕێنمایەکان و یاساکە ئۆتۆماتیکی بچێتە بواری جێبەجێکردنەوە. لە هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لا ڕۆڵی خۆیان لادراون ئەویش بە دروستکردنی سەدان ڕێکخراوی کارتۆنی بۆ نادیدەگرتنی ئەو ڕێکخراوانەی کە ڕۆڵ و پێگە و جەماوەریان هەیە هاوکات کار نەکردن بەم یاسایەش ئەوەندەی دیکە باری کاری ڕێکخراوەیی سەخت و ناهەموار کردووە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە پەیامی ڕۆژ. ڕازان ئەوە راپۆرتێک بوو کە هاوکارمان ئیدریس محەممەد سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکان لە ناوەندی بڕیاردا ئامادەی کردبوو دەگەڕێمە لای میوانەکانم کا گۆران هۆکات چییە لە ڕابردووە لە ئێستاشدا ئەو یاسایەکە لە 2013 دەرچووە پێش ئەو بەروارەش بۆ لایەنە پەیوەندیدارەکان حزبەکانی دەسەڵات خەمساردن لە ئاز داواکاری گەنجان لە ئاز بەرەو پێشبردننی توانای گەنجان لە ڕێکخراوەکاندا بێخود لە دەرەوە دی هۆکارەکان چیەکە خەمساردن هیچ جەوڵێک نادن کە گەنجێکی بتوانە پێ بگات و لە هەموو بوارەکانیان بتوانێت لە کۆمەلگادا بژیت. بەڵێ کۆمەڵی هۆکار هەیە یەکەمیان ئەگەر لە کۆتایی راپۆرتەکەی جەنابتانەوە باس بکەین کە کوردستان تقریبا لە هیچ شوێنێ ناچێت لە دنیا
نمونەی هەبووە و ئێستا نمونەی هەیەەوە تەسەور ناکەم تا ڕۆژی دوایش نمونەیەکی تری هەبێ لە دنیا. ئەمان کۆمەڵی ڕێکخراوی کارتۆنی زۆریان دروست کردووە، هەر کاتی بیانەوێ ئەم ڕێکخراوانە کۆەکەنەوە وەک هەروەکو پەرلەمانەکە بە زۆرینە و کەمینە کارەکانی خۆیان ئەنجامیان، چ کاتی بیانەوێ دەنگیان پێیان، چ کاتێ نەیانەوێ بێدەنگیانەکەن. ئەو یاسایی کە لە پەرلەمان دەرچووە بەداخەوە پەرلەمان بۆ خۆیشیەوە تا بەدەست حیزبەوە هەڵیە سوڕێنن، کەی بیانەوێ ئەیکەنەوە، کەی بیانەوێ دای ئەخەن، کەی بیانەوێ لەڕی پەرلەمانەوە خەڵک دادگایی ئەەکەن، کەی نەیانەوێ بێدەنگ ئەبن. بۆیە ئەگەر خۆی دەستگایەک خۆی قورسایی نەماوێ و بەدەست حزبی دەسەڵاتەوە بێ هەڵی سوڕێنێ، عجبا ئەگەر بڕیارێ دەرکا یاخود یاسایە دەرکا بێ یاساکە چه قووەتێکی هەبێ چ قودرەتێکی هەبێ. دەسەڵات نایەوێ گەنج واعی بێ، نایەوێ کار بۆ گەنج بکە، نایەوێت لاوان لە سەرسکەی خۆیان بن، هەمیشە ئەیانەوێ لاوان لە کێشە و لە قەیران بن، بیر لە هیچ شتێ نەکەنەوە جگە لەوەی کە چۆن چارەسەری کێشەکانی خۆیان بکەن. کاتێک کە تۆ قوتابیەک هەموو وەسائلەکانی خوێندی بۆ فراهەم بکەی، ئەو کاتە بیر لەوە ئەکاتەوە لە دوای فراهەمکردنی وەسائلی خوێندن ئەبێ ئازاد بێ، ئەبێ بیر بکاتەوە، ئەبێ ژیانی مسۆگەر بێ. بەڵام کە تۆ قوتابیەک گەنجێک هاوڵاتیەک ژنێک پیاوێک کە ئەیەنی وای لیەکەی هەمیشە بیری لەوە بێ، ئەگەر قوتابی بێ بیر لەوە بکاتەوە چۆن تەواویکە، کە تەواوی بیر لەوە بکاتەوە کەی تەعین ئەبێ، کە تەعین ببیر لەوە بکاتەوە کەی موچە وەرەگرێ، کە موچەی وەرگر بیر لەوە بکاتەوە بە لێبڕنی لە ساچەنەوە بێ چۆن بەشی بکە. بە بەردەوامی مەشغوڵکردنی کۆمەلگا یەکێکە لە باشترین ئەو چەکانی کە بەدەست دەسەڵاتەوە بێ بۆ ئەوی بە هیچ جۆرێ کۆمەلگا بیر لە هیچ شتێ نەکاتەوە. و وەک چۆن خۆیان هەموو جارە باز لاوەکەن کە لاوان ئایندەی وڵاتن و لاوان ئێستا و ئایندەی وڵاتیشن و لاوان سەرڕمی هەموو گۆڕانکاری و شۆڕش و چالاکیەکانن، بۆیە ئەگەر لاو شتەکانی بۆ فراهەم کرا بیر ئەکاتەوە کە بیری کردەوە ئەو کاتە ئەو دەسەڵاتی کە ئێسا ئەم بەڕێوە ئابا و دەسەڵاتی قبول نابێت. بۆ یەکێک لە هۆکارەکان مەشغوڵکردنی لاوانە وەکو هەموو سێکتەرەکانی تریژیان. زۆر باش کاک ناجح، ئەم جۆرە کۆبوونەوەی کە ئەنجامی دەدەنەوە بڕیاریش پێما بێ ئەمڕۆیە کۆبوونەوەیەکی دیکە ئەنجام بدەن، ئایا دەرەنجامی باشی دەبێت ئەم جۆرە کۆبوونەوەانەوە ئەو کۆبوونەوەی کە لە هەولێر ئەنجام تادا ئاین چه بڕیارێکی تێدا دەرچووە، چه بابەتێک باسکرا لەو کۆبوونەوەیەدا؟ بەڵێ بگومان ئەگەر لە بەشی کۆتایی پرسیارەکەتەوە دەست پێ بکەم، کۆبوونەوەکەی ڕابردوو ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری هەولێر ئەنجام درا بەبەست لیژنەی هەمانیە ڕێکخراوەکان بێ، بێگومان بڕیاری ئەوتۆ تەنها بەیاننامەیەک بوو کە ئاڕاستەی حکوومەت و پەرلەمان و ڕای گشتی و سەرۆکایەتی هەرێم کرا، حکوومەتێک کە مافی هاوڵاتی خواردووە و حکوومەتێک مافی فەرمانبەرانی خواردووە کە دەکرێت چی زووترە مافی هاوڵاتیان و فەرمانبەران بگێڕێتەوە و پەرلەمانێک کە بۆتە دەستەمۆی بەشێک لە حیزبە دەسەڵاتدارەکان ئەم پەرلەمانە بێتە چاوی خەڵک، چونکە نوێنەری خەڵکن و دەبێت نوێنەرایەتی خەڵک بە حەقیقی و بەواقعی پیادە بکەن، یاخود سەرۆکایەتی هەرێمێک کە دەکرێت سەرۆکی هەموو هەرێمی کوردستان بێن، نەک چەند حیزبێکی دیاری کراو. مەبەست لەم بەیاننامەی ئێمە ئەمەی تێدا دەخوێنێتەوە، وێ ڕای ئەوە ئێمە ڕێزمان لە قەترە قەتری خوێنی ئەو شەهیدانەی لە خۆپیشاندەرەکانە، ئەو قوربانیانەی کە خوێنیان ڕژا وەک گەنج بوون، داوای ئازادیان کرد و داوای مافیان کرد، داوای نانیان کرد، داوای ژیانیان کرد، داوای هەوایەکی پاک و ژینگەیەکی سیاسی لە هەرێمی کوردستانە کرا. ڕێزمان لەو گەنجە ئازا و بێوەرانە نا. بێگومان ئەمە کارێکی زۆر گەورەیەتەوە، بەشێک لە ڕێکخراوەکانی دەسەڵاتیش بێنە ژێرباری بەیاننامەیەکی بەم جۆرە کاریگەری خۆی دەبێ و دەخوازین ئەم جۆرە گۆڕانکاریە لە عەقڵیەتی بەشێک لە ڕێکخراوەکانە دروست بووە و بە بەردەوامی ڕێچکەی ڕاستەقینەی خۆی بگرێتە بەر. ئەوەی ئەمڕۆژ وا بڕیارە ئەنجام بدرێ هەر لە کۆبوونەوەکەی ڕۆژی ڕابردوو بڕیارمان لە 16 مانگ ئەمڕۆ داکە کۆبوونەوەیەکی هاوشێوە بکرێت، بەڵام ئەمەیان کۆبوونەوەیەکی عەمەلیتر بێ، ئەویان کۆبوونەوەیەکی ئەعلامی و بۆ ڕای گشتی بوو، ئەمان عەمەلیە دیاریکردنی ئەو خاڵانەی کە هەنگاوی کردداری پێکەوەی لیژنە هەمانیەکە وێ ڕای دروستکردنەوە و ناساندنی لیژنەی هەمانیەکە و دیسانەوە زیندووکردنەوەی بە
بۆ ڕایگەشتی ئەوانە هەندێک بەرنامە و پیادەکردنی بەشێک لەو خاڵانە ئەوەیە کە سەردانی دام و دەستگا پەیوەندیدارەکان لە حکوومەتە ئەنجومەنی وەزیرانە لە سەرۆکاتی هەرێمە لە پەرلەمانە لە حیزبە سیاسیەکانە تقریبا تا ڕادێک لە ڕێگەی ڕێکخراوەکانی لاوانەوە لانی کەم داوا بکرێت نامە ئێمە دەڵێن ئێمە چارەسەریەوە بابەتە پێشنیازی چارەسەرکردنی گرفتە داراییەکان و گرفتە کۆمەڵایەتیەکان و گرفتە سیاسیەکان لە ڕێگەی ڕێکخراوەکانی لاوانەوە ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکان گرێ هەر بە حیزبە سیاسیەکان و ئەو سێ سەرۆکایەتی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئەوانەیە کارەکانی ئەمڕۆمان. ئەم پەرلەمانی ئێستا و ئەندام پەرلەمانانی ئێستا پێ دوایە ڕۆڵیان دەبێت لە بەگەڕخستنەوەی ئەو یاسایی کە لە ساڵی 2013 دەرچووە؟ خۆی زۆر گرنگە بەڕاستی ئەو پرسیارێکی وجوهی و جەوهری و زۆر جوانە ینی بەڕاستی ئەگەر ئەو کۆمپاسەی لە 12/6 2013دا لە پەرلەمانی کوردستان کرایە یاسا و دەرچوو و سەرۆکی هەرێمیش و بگرە ئەنجومەنی وەزیرانیش ڕەزامەندی لەسەر نوانوە حتا نوێنەرایەتی وەزارەتەکانیش دیاری کراوە بەڵام ئەکرێ بە حکمەوەی ئێستا لیژنەی ڕۆشنبیری پەرلەمان بەشێک لە دوو لیژنەیە و یەکی گرتوتەوە بێگومان دەکرێت چەند وەزارەتێکی تریشی تابێ ئێمە لە کۆبوونەوەی ڕۆژە ئاماژەمان بەوەدا کە لیژنەکە 9 کەس لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی تێدابێ و بەدەرلەوە بەشێک لە نوێنەرایەتی وەزارەتەکانی تێدابێ یەکێک لە وەزارەتانی کە زۆر گرنگ و پڕبەهایە تێدابێ وەزارەتی ناوخۆیە چونکە وەزارەتی ناوخۆ زۆربەی کات پێشێلکاری بەرانبەر بە ئەنی کارمەندەکانی وەزارەتی ناوخۆن پێشێلکاری بەرانبەر بە گەنجان دەکا بەرانبەر بە ڕێکخراوەکان دەکا هەندێک ڕێکخراو کە تەواجهی سیاسی ئاڕاستەیەکی جیاوازی هەیە ماف و حەق و ئازادیەکانی پێنادا لەو لیژنەیە هەبێت بێگومان ئەگەر ئەم یاسایە بچێتە بواری جێبەجێکردنەوە من دەڵێم کوردستان و گەنجان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە قەیرانێکی هەرە گەورە دەربازیان دەبێت ئەویش قەیرانی شەڕکردن لەسەر پرۆپۆزۆڵەکان شەڕکردن لەسەر ئەو پرۆژانەی کە حیزبە دەسەڵاتدارەکان کێبڕکیانە ئەوەی ئەم دەبێت پرۆپۆزۆڵێکی پرۆژەیەکی بۆ دەچێت ئەوی دیکەی پرۆژێکی بۆ دەچێت ئەو کاتە ئێمەش وەکو سنتەری پەرەپێدانی لاوان یاخود سەندەری گەشەپێدانی چالاکی لاوان و سەرجەم ڕێکخراوەکانی دیکە مافی ئەومان هەیە پرۆپۆزۆل لە ڕێگەی ئێمەوە خزمەت بە گەنجان و لاوانی وڵاتەکەمان بکرێت یان سەرجەم چین و توێژەکانی هەرێمی کوردستان بکرێت بێگومان یاساکە کە ئەو سوود و کاریگەری باشی هەیە دەتوانم ئەگەر بڵێم بۆ چوە بواری جێبەجێکردنەوە لە ڕێگەی ئێمەومانان و ڕێکخراوەکانی دیکەی هاوشێوەی ئێمەوە ئەو ڕێکخراوانەی نەکە وەکو برای خۆشەویستم کە گۆران باسی کرد لە سەرەتای قسەکانیا تەنها بۆ ڕقم زیادیان کردن و دەستبەرزکردنەوەیەک و قسەکانی ئەوان وەڕاکانی ئەوان تێیدا تێبپەڕێنن دەتوانین بڵێن زۆربەی زۆری چین و توێژەکانی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئێمەوە سوودمەند دەبێ و دەگاتە ئەو ئاستەی کە خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستانە بەدیگە و دەبێتە هۆکارێکیش بۆ ئەوی بەڕاستی ڕێگری بەلێشاوی کۆچکردنی گەنجان و گانی گەنجێک کە لێرە بێکار نەبێ بێگومان بۆچی دەچێت لە دەرەوە نازانێ ڕووبکاتێکی و لەوێش ئەو بی ئەخراپەی کە تووشی ئەبێت ئەمە حقیقەتێکە دەخوازیین ئەم یاسا بچێتە بواری جێبەجێکردنەوە هاتووەتەوە سەر ئەوەی چکە یاساکە هی ئەوە نەماوە بڵێ ئاڕاستی سەرۆکاتی هەرێم دەکرێتەوە هی ئەوە نەماوە بڵێ ئاڕاستی ئەنجومەنی وەزیران یاسایەکە و دەرچوو و دەنگی لەسەر دراوە تەنها ماوەتەوە سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی خۆی بەکاربێنێت کۆمەڵێک ڕێنمایی نوێی بۆ دەربکات ئەگەر بکرێ ڕێنمایە کۆنەکانیش بێت خۆ سەرۆکی پەرلەمان بۆ ئیمزای کردو و ئاڕاستی کردو بەڵام باشتر وایە ڕێنمایەکان نوێتر بن و سەرۆکی پەرلەمان ئێستا بەپێی قسەی سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستانیش سەرۆکی پەرلەمانیش ئەو وعدەی داوە ڕێنمایەکان دەربکەوت لە بەرژەوەندی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیدا. زۆر باشە کاک گۆران پێشتر ئاماژت بەوە کرد کە ڕێکخراوەکان هەمیشە لایەنێکی سیاسی حیزبێکی سیاسی لە پشتەوەیە ڕێکخراوانی کە لایەنێکی ئۆپۆزیسیۆنی لە پشتەوەیە تا چەند گرنگە هەماهەنگی یەکتر بن تا چەند گرنگە کە هەمویان پێکەوە پەیوەندیکی تۆکمیان هەبێت بە دڵنیایەوە کە کۆمەڵێک ڕێکخراو پێکەوە بن دەنگێکی بێستریان دەبێت لە بڕیارەکان و لەوەی کە بیانەیە کە گەنجان بەرەوە ئەو ئاراستەیە کە بیانێ ڕای بکێشن. بەڵێ وی ڕێکخراوەکان دوو جۆرن ئەو ڕێکخراوانی کە سەرف حزبین و ئەو ڕێکخراوانی کە باگراوندێکی حزبیان هەیە و شێوە ڕێکخراوێکی کۆمەڵی مەدەنیش کار ئەەکەن هەمیشە دوو دەڤەر هەبوو لە کوردستانە لە دەڤەری سەوز لە دەڤەری ئەم لە ڕێکخراوەکان هەماهەنگیان زیاتر لە یەکەوە نزیکە هەم ڕێکخراوە ئۆپۆزیسیۆنەکان و هەموو ڕێکخراوانی کە لە مجتەمەعی مەدەنی کارەکەن
بەڵام بەداخەوە کۆمەڵێکی ڕێکخراوی تریش دروست کراوە لە دەڤەری تر کە ئەویش بە ڕێکخراوی NGO باس ئەکرێەوە خزێنراونەتە ناو کایەکەوە. هاوکاریەکان بە بەردەوامی هەیە، بەڵام تا چەندێک ئەم هاوکاریانەی توانێت کاریگەری هەبێت لەسەر بڕیارەکانی دەسەڵات ئەوە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە لاوان چەندێک لە چواردەوری ئەم ڕێکخراوانە کۆبوونەتەوە. ئایا ئەم ڕێکخراوانە توانیویانە دەنگی ناڕەزایی ئەو لاوانە بن کە لە شوێنە جیاجیەکانی هەرێمی کوردستانە هەن، هەر کاتێ ئەمە توانی بێتیان جێی ئومێد و هیوای ئەو لاوانە بن و کاتە ژمارەیەکی زیاتر لاو لی کۆ ئەبێتەوە، ئەمیش ئەتوانێت بێتە نوێنەری دەنگی ژمارەیەکی زیاتری لاو. هەمیشە هاوکاریەکە هەبووە تەنانەت لەگەڵ ڕێکخراوەکانی دەسەڵاتیشە هاوکاری هەر هەبووە، چ ڕێکخراوانی قوتابیان بێەوە چه ڕێکخراوەکانی لاوان بێ. بەڵامی تر زروفەکەی کوردستان بەو جۆرەیە کە هەندێک جار هەندێک حاڵە دێتە ئاراوە تۆ دەسەڵاتی تایە نییە و لە دەرەوەی قودرەتی ڕێکخراوەکانی لاوانە ئەوەی کاک ناجەحش باسی کرد هەر ئاوایە تۆ وەکو ڕێکخراوێکی لاوان بەپێی قورسایی و پێی سنووری دەسەڵاتی خۆ تۆ تا چەندێ شتێ پێکرێ و ئێمە لە کۆبوونەوەی ڕابردوو لە کۆبوونەوەی ئەم ڕۆژە ئەو وعدانەمان نەیاوە کە ئێمە بتوانین عەسایەکی سحریمان پێبێ هەموو کێشەکانی لاوان چارەسەر بکەین، بەڵکو لە کۆمەڵێ ڕاست بڕیار دەرکراوە کۆمەڵی خاڵمان دەرکردو خاڵی کۆتاییانەوەیە کە هەوڵەین ڕێکخراوەکانی لاوان پردی پەیوەندی بن لە نێوان لاوان و لایەنی پەیوەندیدار، هێترم لایەنی پەیوەندیدار هەر لایەنێکە کە لە هەرێمی کوردستانە هەبێ. سەربەش کاک ناجە ئەو پێوەرانە چین کە گەنجێک یاخولایەک بتوانێت بێتە ئەندام لە ڕێکخراوەکاندا ئەتە کۆمەڵێک پێوەری یاسا هەیە دەبێت چی تێدا مەوجود بێت کە بتوانێت بێتە ئەندام؟ بەڵێ بگومان خۆی قسەکردن لەسەر پێوە بە ئەندام بوون لە لیژنەی هەماهەنگی ڕێکخراوەکان ئەگەر مەبەستت بێ سەرەتا ئەوەیە کە هەر ڕێکخراوێک و هەر حیزبێک ڕێکخراوێکی لاوانی هەیە و پێوەرە بۆ بە ئەندامبوون لەوانە، بەڵام بەداخەوە بەدەر لەوەش هەندێک کە منەتەوەیەتەکانمان هەیە و ڕێکخراوی لاوانیان هەیە و ئەندامن لە لیژنە هەماهەنگی ڕێکخراوەکانە، بەڵام بەداخەوە دیارە حیزبە دەسەڵاتدارەکان هەندێک کەسیان وەکو ئەندام بوون لە لیژنە هەماهەنگیەکانە کردوێتە ئەندام لە پێوەربوون بە ئەندامبوونی ڕێکخراوەکان دەرچوون. ئێمە حقیقەت بکرێت یعنی سنووریکیش بۆ ئەندامبوون لە لیژنە هەماهەنگیەکانی ڕێکخراوەکاندا دەنین و نایڵین تا ئاستێک کە حیزبەکان بەویستی خۆیان و بە قەنەعەتی خۆیان یاری بە لیژنە هەماهەنگیەکەیش بکەن. و ئەمڕۆ حقیقەتێک هەیە ئەوەیە کە لیژنەیەکە و لیژنە هەماهەنگیەکە دروست بێ ئەمانوێت سەرەتا ئەم لیژنەیە دروست بکەینەوە و ببینەوە پردی پەیوەندی نێوان حکوومەت و گەنجان و شەقام و باوا بڵێ وا دابێن ئێستا ئەمڕۆ بۆتە شەقام و دەسەڵات یعنی شەقام و حکوومەت گرنا پەرلەمان لەم نێوەندە داون بووە، یعنی بۆ پەرلەمان خۆ ئەکرێ پەرلەمانتار و پەرلەمان نوێنەری خەڵک و شەقام و ئەو بابەتانە بێ بۆ لەبەرەوەی لایەنە سیاسیەکان کاریگەری تاویان وەکووتمان لە ئاماژشمان پێدا لە ڕابردوو کاریگەری تاویان بەسەر پەرلەمانەوە دروست بووە. ئێمە دەبینە ئەم پردی پەیوەندیە و ئەگەر ڕێکخراوەکانی لاوان بتوانن یەکدەنگ بن و کۆک بن لەسەر ئەو ئەجێندایی کاری لەسەر دەکەن و ئەو بە ئەندامبوونی ڕێکخراوانی کاری لەسەر دەکەن دەنگی لاوان و دەگەێنینە دەسەڵاتدارەکان چ بای ئەوەی کە حقیقەتێکی شەیە خۆیان لەسەر شەقامەکان دەنگی ناڕەزایەتی دەردەبڕن، ئێمە هەمان ئەو دەنگە ناڕەزایەتێ دەبین ئاراستەی حکوومەت و دەسەڵاتدارەکانی دەکەین، بەڵام بە جۆرێکی شارستانیانەتر بە جۆرێکی سەقافیانەتر بە جۆرێکی دیکە ئاراستەی حکوومەت و دەسەڵاتی دەکەین، هەمان ئەو شەڕی کە ئەوان لە شقام دەکەین ئێمە لە بەیاننامەکانمانە و لە سەردانەکانمانە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان دەکەین و دەخوازین لە داهاتوودا حکوومەت و هەرێمی کوردستان و ئەم کۆمەڵگەی کە ئێمە تێیدا دەژین کۆمەڵگەیەکی تەندروست بێ و کۆمەڵگەیەک بێ بە خەمی تاکتاکی هەرێمەکەیەوە بێ و کۆمەڵگەیەک بێ خەمی کەوتنی هەرێمەکەی بخوا وەک لە خەمی کەوتنی شخصەکانی وەک لە خەمی بەرژەوەندیە سیاسیەکانی چکە ئەمڕۆ بەرانبەر دەوڵەتێکین و لە ناو دەوڵەتێکین کە دەوڵەتی عێراقی پێدەوترێت لەگەڵ بەغداد گفتوگۆ دەکەین دەکرێت هەرێمی کوردستان لامان گرنگتر و پڕبەهاتر بێ وەک
بەرژەوەندێ سیاسەکان و خەمی خەڵکە کەشمان لا گرنگتر بێک وەک لە خەمی تاک و ئەفرادی هەندێک لە کەسایەتی سیاسەکانی دیکە. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێزان هەریەکە لە کاگناجە حەمە فرج بەرپرسی ئۆفیسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوان، بەروەها مامۆستا گۆران عەباس بەرپرسی ئۆفیسی گشتی سنتەری چالاکی گەشەپێدان. زۆر بەخێر بێن، سپاس کە میوانی بەرنامەکەم. سپاس بۆ جەنابیشتان، سەربەز بن ئینشاءڵڵا. بەڵێ بینەرانی عەزیز دەچینای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. دووبارە سڵاوتان لێبێت بینەرانی عەزیز. لە ڕاپۆرتێکدا لە دیکێکدا باس لە لێهاتووی توانایەتی گەنجێک دەکەین تا پارێزگای هەولێر لە بابەتی وەرزشیدا لە بواری وەرزشیدا پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە دەبێت. يعني پێشمەرگەی هەولێر عیماد ئەسعەد گۆڵی یەکەمی بۆیانی پێشمەرگەی ئۆتۆماتیک کە گۆڵی یەکسانی بوو ئەگەر بێت و یاریەکەی تریش بەهەمان ئەنجام بمێنێتەوە پێشمەرگەی هەولێر بۆ یەکەم جار دەبێتە پاڵەوان. من كناوم عماد أسعد صالحة لدايق بي 1977 لقرش تيرا لدايق بوما أو چەند ساڵە کە یاریم کرده بۆ ئەو یانەنە یەکەم ساڵم کە دەستم بە یاری کرد لە لاوانی هەولێر بوو ساڵی 96-95 بوو. دواتر کە لە خولی عینەوە هەر پەیوەندی بە خولی عراقەوە بوو. دواتر پەیوەندیم کرد بە یانەی بروسێک لە ساڵی 98 هەتا 2001. لە 2001 ئێمە و چەند یاریزانێک یعنی کە لەو یانەی یاریمان کرد ئاستمان یعنی زۆر باش بوو. یعنی هەولێر کتابە چ کرد بۆ یانەی بروسێک هەر 5-6 یاریزان پەیوەندیمان بە یانەی هەولێرەوە کرد. لە 2001 هەتا 2014 لە یانی هەولێر بووم. تقریبا لە نازناوەکانیش 4 جار لەگەر یانی هەولێر خولی کوردستان بەدەستێنەوە، جارێک خولی عێراق، 2 جاریش لەگەر یانەی پێشمەرگەی 2 جار یەکەم بووینە. شوان مامۆ گۆلی یەکسان بوونەوە بۆ عیماد ئەسعەد. عیماد ئەسعەد گۆلی یەکسان بوونەوە تۆمار دەکا. هەر وەکو وتم عیماد سەری بەهێزەیە. عیماد دەتوانێت گۆڵ تۆمار بکە. عیماد دەتوانێت ئەنجام بگۆڕێ. بەڵێ لە سەرەتا خۆم مەهاجم بووم لە یانەی بروسێک کاک فرسەت دۆلەمەری ڕێزسلااومەیە بووی ئەو بە کاپتن عەبدوڵای گۆک بیکە متاخیر بە پشتەوە دیفاعەکە بە قۆتربی ئەو شەر پێ دەگۆ کە ئەو دیفاع مەهاجمە کوو بیکەمە گوتی نا بیکە دیفاع. لەو کاتیەوە هەتا ئێستا ئەمە هەر متاخیر بوومەوە لەگەر لە دەوری عێراقیژی یعنی بروسێک زۆربەی کاتەکانی ئاخیر عەبدوڵا مەحموود بەمنی دەگۆ بڕۆ بەسەرکەوە. یعنی ئەبوو عەلی تقریبا 6 گۆڵیەوە بوو، ئەو 8 گۆڵیە بوو، ئەم 6 گۆڵمە بوو. یعنی منافس بووین، ئەم متاخیر بووم، ئەو مەهاجم بوو. لە ماوەی 24-25 ساڵش تقریبا کە ئەو تەمەنە زۆرم بەڕێکرد لە وەرزش تاوەکو ئێستا کارتی سوورمۆ نەگرت و بێزگە لەوەش کە وەکو مەهاجمیش یعنی گۆڵکاریش بوو. داوا لە گەنجولاوەکان دەکەم، یعنی ڕاستە تۆپانێ منافسەی بردنەوە و دۆڕان و ئۆشتان دەبێت تەحملی بکەیت بۆ ئەوەی هەموو جار بە یاریزان لاوەکانی خۆمان دەڵێم تۆپانێ بۆ ئەوەیە ناسانی خەڵکە خەڵکانێک بناسی نەک منافسە و شەڕ و پێکدادان بکەیت لە بۆی بیبێەوە نەخێر لەگەر ئەو ڕەوشتەی نیمە بەس بردنەوە لە بۆ خۆت بی. ئینشاڵڵا لە داهاتۆکی یعنی گەشاوە بۆ ئەو لاوانە هەمووی تێدا هەنە کە وەکو چەند جار چەند کەسێکی وەکی عیماد ئەسعەد و سلاحەدین سیامەند و کاپتن ڕافد و ئەوانە لێ دەربچی. خۆی پیشەکەی من یاریزان بوو حەزم دەکرد بەڕاستی بمە ڕاهێنەر لۆ ئەوەی ئەو چەند ساڵێک کە خزمەتم بە وەرزش کرد حەز دەکەم، یعنی ئەو لاوانە پێ ڕابگەینین. ئەمە کە هاتمە یانی هەولێریش بۆ لەگەر دەستەی کارژێری دانیشتم دکتۆر عەبدوڵا ڕێزوسڵاومێ سوپاسی دەکەم لەگەر محەممەد خۆشنای، یعنی کە هاتن لێندەر دانیشتم گوتیان چێن دەرت دەوێت لە خۆ دڵبژێرە ناشین و شەباب و خولی عێراق و خولی کوردستان. بەخوا یعنی بۆ خۆم زۆر بە خۆشحالیەوە
حەزم کرد لەگەر ئەو لاوانە ئیشکەم یاریزان فەرقی لەگەر ڕاهێنەراتی یعنی ئێستاش تەماشا دەکەم کە زۆربەی زۆری لەگەر کاپتن حەسەری حەزم کرد کە ئەوم هەڵبژار گوتم با هەندێک شتی لێ فێر بووم شەر نییە ینی 25 ساڵ تۆپانم کردی خۆم بە گەورەی نیشان دەم ئیلا یان خولی کوردستان بیان خولی عراقم دێ حەزم لێ لە سەرەتاوە چۆن دەستم بە یاریکردن کرد ئەوەش حەزم لێ دەست بە ڕاهێنەراتی لە لاوانەوە دەست پێ بکەم. فۆتۆ بەڵازان دەچین لای راپۆرتێک کە باز لە خولێکی پێشانگایی دەکاتەوە پێکەوە بینەری دەوین. من تافانە عەبدوڕەحمان دانیشتی زەڕایەن ئەمڕۆ زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە بەشداریم کردووە لەم پێشانگایە بۆ یەکەمین جاریشە لەم پێشانگایە بەشداری ئەەکەم چەند جار پێشنیازیان بۆ کردو ومتیانە وەرە تۆ بەرگدوورێکی سەرکەوتووی بەڵام ئیتر من خۆم ئیحتیمام پێ نەیاوە هەر لە ماڵەوە بەرگدووریم کردووە دوای بێئەمەل بوونم لە تەعینات کە تەعین نەبووم تەخەڕوجی 2010 بۆ 11 دەستم کرۆ بەکاری بەرگدووری ئەلحەمدولیلا خەڵکی ناوچەکەمان زۆر لێ ڕازین متمانێکی زۆرم بەدەستێناوە لە لای مشتری ئەوە شوای لێکروم کە بەردەوام بم. دەشنیا عوسمان کە خوێندکار بووم ئەم ساڵ خوێندنم تەواو کردووە لە بەشی کشت و کاڵ جگە لەو بەشەی خۆم تەواوم کردووە و خولیایەکی مناڵیم حەزم لە ئیشی دەستی و کاری چنین هەبووە دوای تەواوکردنی خوێندنەکەم هەستان بە دانانی پیجێک و دەستم کرد بەم کارە بۆ جاری دووەم بەشداریکردنم لە پێشانگایەکدا هەستام ئەم کارانەم کردووە و زیاتر کارەکانی من لەسەر بابەتی جلی کوردین و پشتوێنە و تاجە و هێلک و ئەدەواتەکانی جلی کوردین. سەرەتا بەخێر بن سەر چاو من بەنازیە سینم دەرچوی زانستە مرۆڤایەتەکانم بەشی مێژوو لە 2015 بۆ 16 زانکەم تەواو کردووە بەڵام لە دوایی بێئەمەل بوون لە دامەزران بوون و تاعین بوون هەوڵم داوە کە کاتە فەراغەکانی خۆم بە ئەم ئیشە پڕ بکەمەوە کە ئەویش بریتیە لە کاری چنین و خەیاتی و ئیشی من لێرەدا کە چنینە بە شێوەیەکی عام چنین جلی کوردی بە شێوەیەکی عام کە بریتیە لە کڵاو و کۆڵوانە و لەچک و جلی کوردی و کەوا و هەموو
پارچەکانی جلی کوردی ئەگرێتەوە و ماوەیەکی کەمیشە دەستم کردە بە کاری خەیاتی خولم بینی و لە خۆی گەورە بە زیابێ پلەی یەکەم بەدەستێناوە لەو خولەدا و ئەمڕۆژ بەشداریم کردو لە ئەم پێشانگا سوپاسی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیانەکەم کەوا ئەو دەرفەتەی پێداوین کە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانمان لێرەدا ئەمە دەرفەتێکی زۆر زۆر باشە بۆ ئێمە و سوپاسیان ئەەکەم. لەگەڵەوەی کە حکوومەت هێرەی کوردستان نەیتوانی هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنێ بەڵام گەنجانێکی زۆر بەتوانەمان هەیە کە توانیانە ڕێگەی پیشەیەکی دەستی خۆیانەوە کارێک بۆ خۆیان فراهم بکەن و بتوان لەسەر پێی خۆیان بۆستن. بەڵازان دەچین لای تەوەری دۆمی بەرنامەکەمان کە هاوکارمان ئیمران ئەمین لە هەولێرەوە پێشکەشمان دەکات کە باسکردنە لەسەر بە درەوشتەکانی میدیای کوردی بزانین ئەم تەورێدا باسی چیمان بۆ دەکەن. ئیمران سڵاوی خوا لێبێت فەرموو ئەم تەورێمان پێشکەش بکە. بەڵێ کاک دانیار سڵاو لە تۆ و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پایان. بەڵێ زیان و خۆشەویستان خۆشحاڵم زارێکی تر لە شاری هەولێرەوە هاتمەوە خزمەت ئێوەی ئەزیز و خۆشەویست. لە ماوەی ڕابردوو بینیومانە شاڵاوێک لە میدیا بە ناوی بکات بەسەربردن و کاتێکی خۆش و کاتێکی هوەری دەبینین کارە ساتیان لە نێو میدیای کوردی و لە ناو کۆمەلگای کوردی خەڵقاندووە. کۆمەڵێک میدیا شەو و ڕۆژ کارەکەم بۆ سڕینەوەی دابوونەریتە جوانەکانی کۆمەلگای کوردی. دەبینین شاڵاوێک لە فاشیۆن و شاڵاوێک لە کچە مۆدێڵ و شاڵاوێک لە کۆمەلگایەکی شێواومان بۆ دروست بووە. بۆ ئەمڕۆ لەگەڵ توێژەرێکی کۆمەڵایەتی سەرکاک سەردار لەتیف تاوتوێ و تەوەرەیە کەین بزانین بۆچی ئەم هەموو کاریگەریان ئەم هەموو گۆڕانکاریە لە نێو کۆمەلگای کوردی ڕووی داوە تا چەنە میدیایانە بەرپرسن و چۆن خۆمان بپارێزین لەم پەیامە خراپانەی ئەو میدیایانە. کاک سەردار سپاس بۆ تۆ کە لەگەڵمانی خۆشحاڵی. زۆر سپاس بۆ جەنابەت، زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ گرجیدان بۆ بابەتە هەستیارانی ناو کۆمەلگا. زۆر سپاس، سەلامت بیەخوا. ئەگەر پێم بڵێ ڕاگەاندن تا چەند بۆتە بەرپرس لەو گۆڕانکاریەکە ئێستا لە میدیای کوردی یان لە کۆمەلگای کوردی ڕووی داوە؟ دیارە دوای 2003 کرانەوەی کۆمەلگای کوردی بەڕووی جیهانی دەرەوە و هاتنە ناوەوەی تەکنەلۆژیە و هەڵبەتە گۆڕانێکی سەریح لە بەهێزبوونی ڕاگەاندنی کوردی لە هەردوو لایەن بەڕاستی ئیجابی و سلبی لانی برندەوری خۆی بینیم. هەڵبەتە تا ساڵانێکی زوو پەیامی ڕاگەاندن پەیامی خۆشەویستی و بڵاوکردنەوەی محیبەت بوون ناو کۆمەلگا، بەڵام بەداخەوە ساڵانێکە کۆمەڵێک لە ڕاگەاندن دروست بوون، کۆمەڵێک لە دام و دەستگای گەورە و بەهێزی میدیایی دروست بوون، هەوڵەدەن بە هەموو شێوەیەک لە بەها و ڕەفتار و هەڵسوکەوتەکانی کۆمەلگای کوردی کەمکەنەوە. هەڵبەتە برێن ئامانج و بەرنامەی خۆیان پێکاوە بە حکمی ئەوەی کە وەک جەنابتان باستان کرد شاڵاوێک لە کەسی خراپ کەسی نەشیاو دێن لەسەر تەلەڤیزۆنەکان لە هەمان کاتدا پاڵپشتێکی زۆر بەهێزی مادیان هەیە. ڕەنگە کەناڵێکە بێوێت لە بواری پەروەردەی ئیش بکات بە هیچ شێوەیەک لە شێوەکان چ لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەکو پێویست بڵێن دەرفەتی نەدرێتە یاخود پاڵپشتی مادی نەکرێت. بەڵام هەڵبەتە ئەمە تەماشا دەکەین لە میدیای کوردی لە ئێستا کۆمەڵێک دەستگای گەورەی ڕاگەاندن دروستکراون بە پارەی زەبەلاح بەڕێوە دەبردرێن، هەمووش ئیش لەسەوەی دەکەن بە پێ بەپێ هەموو ئەو بە هاوڕەفتارە جوانانەی کە لە کۆمەلگای کوردی هەبووە کەمی بکەنەوە لاوازی بکەن. کاریگەریشیان هەبووانی لەم ئێستا لە ناو کۆمەلگایە کە دەبینی کۆمەڵێک شتی نامۆ لە کەلتوری کوردی دەبینی کاریگەری و میدیایانە بووە؟ ئەکید ئەگەر چەند ساڵێک پێش لە ئێستا تەماشای کۆمەلگای کوردیمان کردبا کۆمەلگەیەکی محافیزکاری لە ڕوانگەی ئاینەوە پابند بوون بە ئاین لە ڕوانگەی بەها کۆمەڵاتیەکانەوە
پابندبوون بە تەواوی بەها جوانەکانی ناو کۆمەلگا هەڵبەت ئێستا ئەگەر بەراورد بکەین کۆمەڵێک هەڵسوکەوت و ڕەفتاری نەشیاو کە کۆمەلگای کوردی پێوەدەن ئاڵێنێت بێگومان ئامانج و بەرهەمی ئەو ڕاگەیان نەخراپانەیە کە بە هەموو شێوەیەک بەرنامج و ئەفلامی و درامای خراپ دەرخواردی میلەتی کوردی دەدەن. ئایا بەڕای تۆ ینی ئەمانە مەبەزدار و مەبەستێکیان هەیە یاخود هەر بۆ وەکو خۆیان دەڵێن بۆ کات بەسەر بردون و خۆشیە؟ لە ڕاستیدا من وەکو توێژەرێک کۆمەڵایەتی ڕەنگە نەتوانم ئامانجی ئەوان ڕوون بکەمەوە کە ئایا چ دەستگایە چ مخابەراتی وڵاتان ڕەنگە لە پشت ئەو لە پشت هەندێک کەناڵەوە بێ بە ئەکیدی وە لە پشت هەندێک کەسەوە بێ کە هێنراو بنێناو کۆمەلگای کوردی چکە باسەکرێ ئەگەر هەر وڵاتێکی زلهێز بێوێت کۆمەلگایەک یان وڵاتێک داگیر بکە پێش ئەوەی کە بیەوێت دەستی بەسەردابینی دێت لە ڕێگای میدیاوە هەموو ئەو بەهاو دابوونەریتانەی خۆی سەرتا بەسەردا دەسەپێنێت دواتر لە ڕێگای ڕەنگە بتوانێت ئەو کۆمەلگایە وا داگیر بکە بە ئاسانی ئەو کۆمەلگایە تەسلیمی ئەو وڵاتانە بێ. ئێستا ئەمەکە تەماشای کۆمەلگای کوردی بکەن لە ڕاستیدا کۆمەلگای مە کۆمەلگایکی تەسلیم بووە لە ڕوانگەی بەهای کۆمەڵایەتی لە ڕوانگەی ئەخلاقی لەگەڵ ئەو پەڕی ڕێزم هەتا لە ڕوانگەی سیاسی و ئابروشەوە تەواو داتەپیوین. ڕەنگە پێم وابێت یعنی ئەوە ئامانجووە بەرنامجی ئەو تەلەڤیزیۆنە و ئەو دەستگانەیە کە لە پشت ئەو کەناڵانە. باشە ئێمە لە میدیایە کۆمەڵێک ینی ژانرمان هەیە بۆ نمونە بابەتی بەرنامەمان هەیە درامامان هەیە ئیتر زۆرێک لەو بابەتانەمان هەیە هەواڵمان هەیە هەموو ئەمانە کاریگەری بەسەر خێزانەوە جێ دێڵن یاخود تەنها دراما کە هەروەکو باز دەکرێت دراماکان کاریگەریەکی زۆریان هەیە. لە ڕاستیدا ڕاگەاندن و بەتایبەتی تەلەڤیزیۆن کە وەکو بینەر و وەکو ئەوەی کە دەیبینی ڕاستەوخۆ کاریگەرێکی زۆر ڕاستەوخۆ لەسەر تەواوی خێزان جێ دێڵێت. بەتایبەتی تر دراما دۆبلاژکراوەکان ئەگەر تەماشا بکەین لە ئێستادا کۆمەڵێک ڕاگەیاندنی نابەجێ بەڕاستی نابەرپرسیار دەستیان داوەتە دۆبلاژکردنی کۆمەڵێک درامای نابەجێ کە ئەو درامانە ڕەنگە بەڕاستە و خۆی تەئسیریان لە منداڵ لە گەنج لە هەرزەکار و لە گەورانیش کرد بێ بە ئەکیدی. بەتایبەت ئەگەر منداڵ تەماشا بکەین کاک عیمران منداڵ بۆ پێیەکە کائینێکی تەقلیدیە کائینێکی عەقلانی نییە ڕەنگە زۆر بە ئاسانی هەموو ئەو شتانەی کە لە تەلەڤیزیۆنێک دەیبینێ بەتایبەتی بەداخەوە لە ئێستادا کە تەماشا دەکەین بە حکمی ڤایرۆسی کۆڕۆنا و بەهۆی ئەو نەهامەتێکی بەسەر کۆمەلگای کوردی داهاتووە نەکرانەوەی دەرگای قوتابخانەکان هەرچی منداڵ هەموو شتێکی بۆتە شاشە بەڕاستی جا شاشە یان ئەوە تەیە شاشی تەلەڤیزیۆنەکە یان ئەو تەیە شاشەی ئایپاد و مۆبایلە زیرەکەیتی. ئەو کاریگەریە کە ڕاستە و خۆ لەسەر منداڵ دروستی دەکات وەک باسم کرد ئەو منداڵەکە کائینێکی تەقلیدیە ڕاستە و خۆ لاسایی دەکاتەوە زۆر زیاتر بۆ لەسەرەوەی کە بۆ منە باوکێک ڕەنگە بە منداڵ هەر شتێک دەبینێ ڕاستە و خۆ دەچێت ئەمە دەکاتەوە بەبێەوەی کە بیری لێ بکاتەوە بەئەکیدی نمونەش زۆرە یعنی ئێستا لە کۆمەلگای کوردی کۆمەڵێک شتی نابەجێ و ناشیرن کە لە منداڵی کوردی دەیبینی بەڕاستی ڕەنگە لە بە هیچ شێوەیەک لە سەرانی زوو لە منداڵی ئێستا نەدیت بە ئەوە هەموو کاریگەری ئەو درامانەیە کە وای کردووە منداڵ زۆر بە ئاسایی لاسایی کۆمەڵێک دراما و کۆمەڵێک کەساتی ناو دراماکان بکاتەوە کە وای لێ دەکات لە ئاسەواری منداڵی خۆی دەربچێت ئەوەش بێگومان کاریگەری بەجێ. ئەگەر بۆ نمونە ئێمە بابەتی مکیاش بە نمونە وەرگین جاران ئەڵێن بووکێک بە زۆر تا مکیاژ و شتیە کرد لە کاتی بووکینی بەڵام ئێستا لە مناڵی شاو حاڵەتە بینی مناڵێکە و ئیتر دەوی شور کردووە و خۆی فول ڕازاندۆتەوە ئەمە کاریگەری میدیاکانە زۆر بەداخەوە یعنی لە ئێستادا هەرچەندە کاریگەری میدیا زۆرە بەڵام کەم تەرخەمی دایک و باوک لەو مەسەرە زۆر زیاترە. چۆن هەست دەکەین یعنی کاک عیمران منداڵێک کە تەمەنی 4 ساڵ 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ ینی ئەو لە دەوروبەری خۆشمان دەبینی ینی بەداخەوە ئێستا من ئەگەر تەماشا بکەین باوکێک کە لە ڕوانگەی دینیەوە پابەندی ئاینە و لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە کابرا پێگە و جێگەیەکی بەهێزی کۆمەڵایەتی هەیە لە هەمان کاتدا ناتوانێت دوو نسحەتی منداڵەکەی بکات. کاکە جان ینی مکیازکردن بێجگەلەوەی کە کارێکی ڕەنگە لە بۆ منداڵ ئاسایی نەبێ بە هیچ شێوەیەک ئاسایی نیە کاریگەرە تەندروستەکانی کاریگەر لەسەر پێستی ئەو منداڵەکە لە تەمەنێکی زوو دەکەوێتە ناوژیانی ئەوەی کە ئەو مکیاجە بەکاربێنێ یعنی ئەوەی کە بابێ مەسەر ئەوەی کە ئەو مکیاجە بەکاردێن مکیاج دەستی دەکەوێت بە 1000 دینار یعنی ئەگەر تەماشا بکەین ڕەنگە مکیاجە بە مکیاج تەئسیری خراپتری هەبێ ئەوە ئەچەندە ئافرەت ئەم دەزانن بەڵام مکیاجی دەکەوێت کە هەمووی
ڕەنگە مادەی خراپی تێدا بێ کاریگەری زۆر سەدموچاوی ئەو منداڵە دروست دەکات بۆیە یعنی بەڕاستی من بە خۆم ئەوام ڕەنگە دەوروبەرم بزانێ براکانم و کەسە نزیکەکانم زۆر توندم لەسەر ئەو بابەتە یعنی ئەو کەسانەی کە دەیانوێ پابند بن بە لایانی کۆمەڵاتی خۆیانەوە لایانی پەروەردەی خۆیانەوە هیچ نەبێ بەڕاستی منداڵەکانیان بپارێزن لەسەر بابەتی لێدانی سۆرا و سوپیا و گەلک خراپەوە کاریگەری زۆر خراپی تەندروستی و کۆمەڵاتی لەسەر منداڵەکە بۆ نمونەمە دەتوانین بڵێمە یەکێکە لەو نمونانێک کە کاریگەری بەسەر خێزان بەڵام ئێستاکە ئەمە جیاواز لە منداڵ دنیایەک لە فاشۆن و مۆدیل دەبێنین کاک سەرداریانی دەچیتە هەر دڵێن مۆدیلەوەنە زۆر بوون بچیتە هەر گەڕەکێک دانەیەکی لێیە یعنی ئەمەش هەمووی کاریگەری میدیایە کە ئەم دابوونەریتەیە هاتۆتە نێو کۆمەڵگای کوردی و ئایا کاریگەری خراپی هەیە بەسەر کۆمەڵگا نزانم کاتان هەبێ بە تایبەتی لەسەر دراماکان ڕابوەستین یعنی کاک ئەمران بە تایبەتی دراماکان کاریگەری زۆر خراپی کۆمەڵاتی لەسەر کۆمەڵگای کوردی دروست کردووە ینی ئەو درامانە کاریگەری لەسەر ڕفتار و هەرسوکەوتی هەرزەکار بەڕاستی کارەساتە ئێستا چونکە دراما کە دروست دەکرێ دراما دێم وەڵامی پرسیارەکەش دەمەوە دراما کە دروست دەکرێ چیرۆکی ڕاستەقینی ناو کۆمەلگایە پیشانەدا لەو بەهاو دابوونەریتی ئەو کۆمەلگایە پێشانێدا ڕەنگە زۆر نامۆبێ لەسەر کۆمەلگای خۆمان ڕەنگە زۆر نامۆبێ لەسەر کۆمەلگای کوردی باکێدی و ئەو گەنج و هەرزەکارێک کە ئێستادا بێکارە بێ ئیشە هیچ ئیشی نەتەنها ئەوە نەبێت کە یاری پۆبجی بکات و یان ئەوەتەیە تەماشای تەلەڤیزیۆن بکە تەماشای تەلەڤیزیۆن بێگومان تەماشای هەواڵ و بابەتێکی زانیاری و پرسوود ناکە خۆمەگەر تەماشا ڕاگەاندن کەی ڕاگەاندن چەندە لایانی سلبی هەیە ڕەنگە دووقات لایانی ئیجابیشی هەبێ بەڵام بە حکمی ئەوەی کە باسمان کرد و فاشۆنەکانیش و دراماکانیش ئەوەندەی کە ئیش لەسەر وروژاندنی لایانی سێکسی دەکەن ئەوەندە ئیش لەسەر لایانی زانستی ناکەن ئەوە گرفتەکەیە تەماشا بکەین بابێنەوە سەر فاشۆنەکان کچە بەناو مۆدیلەکان ئەوانەی کە ئێستا ئیش لەناو کۆمەلگای کوردی دەکەن و بە تایبەتی بە کۆمەڵێک پەیامی ناشیرنی نابەجێ کۆمەلگای کوردیان تێکدایە هەست دەکەین بە تەئەکیدی کارگەری زۆر زۆرە بە تایبەتی لە ڕووی ڕەفتار و هەڵسوکەوتەوە ڕەنگە ئەو ڕەفتار و هەڵسوکەوتەی کە ئەو قسە و ئەو جونێ و ئەو ئێستا تەماشا بکەین بەڕاستی باوە لە تۆڕە کۆمەڵاتیەکان جگە لە ئەفۆن کاک سەردار یعنی ئەمە بابەتێکی گرنگە ئاماژە پێدا جگە لەوەی کە ئەمانە ئەوەندەی ئامانجیان عرضکردنی جسم و باڵا و بابەتی چەکچەکانی خۆیانە ئەوەنە ئامانجیان خزمەتکردن نییە جگە لەوەش دابوونێتێکی زۆر خراپیان هێناوەتە ناو کۆمەلگای کوردیەویشەوەی جنێ و یعنی ئێستا دەبینی منداڵ بچوو گەورە هەمووی جنێ و دەدا یعنی ئەمەش کاریگەریەوانە بەسەر کۆمەلگا یعنی بڕوا بکە یعنی باسمان کردکە تەنها عەرزێکە یعنی بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین ڕەنگە من بە حکمی توێژەری کۆمەڵاتی جار بەجارە پێویست بوو بیسەیری لە هەندێک بابەتی سوشال میدیا بکەم تەماشای ئەو کچە مۆدرانە بەناو کچە مۆدرانە بکەی یعنی کاک ئەمران زیاتر ئەو وێنانە بڵاوەکەنەوە کە لە پشتۆ دەگیرە بەداخەوە یعنی عەرزکردنی سمتی خۆیان عەرزکردنی شوێنە هەستیارەکانی خۆیان کە ئەوە وەکو باسم کرد چونکە بەڕاستی بینەر تام و چێژێکی کاتی سێکسی دەدەن بە بینەر وا دەکەن کە ئەو گەنجە ئەو هەرزەکارە جەسب بکەن کە لە ڕوانگەی کۆمەڵاتیمەوە ڕەنگە تا ڕادێکی زۆر تەسپاو بی لە ناخی تاچی ئەو ئینسانە وا دەکات بە خۆی نەبێ ئەو گەنجە تەماشای بکە لە هەمان کاتدا جونێودان شتێکی بۆ شتێکی زۆر ئاسایی یان لەگەر تەماشا بکەین باسم کرد یعنی ئیشی ئەو مۆدلانە بە تایبەتی بۆتە جنێ و جنێوکاری لە هەمان کاتدا ڕفتاری ناشیرن ڕفتاری نابەجێ یعنی لە درنگانی شەوا بند ئەگەر لایڤەکانیان تەماشا بکەین یعنی نەرگە لە چێشان زۆر ئاسایی بێ بڕوا بکە من جومعەی ڕابردوو کە ڕۆژ خۆش بوو سەردانێکی هەرلای ئەو مۆنومنتەی هەولێرم کرد یعنی هەندێک کچی ئاساییم بینی وەڵڵاهی بەچای خۆم بینی کەس لە تەمەنی زۆر زوو نێرگلە دەچێشێ یعنی هەر پێم سەیری بوو لە تەنیش داک و بابی کە کچە تەمەنی نەگەیشتۆتە 12 ساڵی 13 ساڵی کە ئەوە هەم لە ڕوانگەی تەندروستیەوە هەم لە ڕووی یاسایی هەم لە ڕووی مرۆڤاتیەوە بەڕاستی زۆر کاریگەری لە ڕووی دینیشەوە کاریگەری خراپی هەیە بە ئەکیدی یعنی دین هیچ ئەوەی مەقبول لێ وەلا لە کۆمەڵایەتیەوە کاریگەری خراپ بەجێ ینی بە ماوەیەکی کەم گۆڕانکاریی زۆر بەسەر کۆمەڵگای کوردیدا هات تۆ کێ بەبەرپرس دەزانی لەبەرمێنی ئەو گۆڕانکاریانش بەداخەوە کە من لە ماوەی ڕابردوو لەگەڵ هاوڵاتیان لە بەرنامەی پەیامی تۆ هەر ئەم بابەتم تاوتوێ دەکرد لە هەر کەسێکمە پرسی ئەوی گۆڕانکاریمان بەسەردا هاتوو گۆڕانکاری خراپی ژواتە بەرەو ڕووی خراپ ڕۆیشتووی
کێ بە بەرپرسزانی لەو هەموو گۆڕانکاریەکە لە کۆمەلگای کوردی ڕوویدا لەو شاردنەوەی هەموو دابوونەریتە جوانەیە و سڕینەوەی هەموو دابوونەریتە جوانەی نێو کۆمەلگای کوردەواری زانی کاک ئەمران هەموو خەڵکێک ئازادە لە کارکردن لە ئیشکردن تەنها ئەو ئازادیە نەبێتە یان کارەکەی هاوتەری بێ لەگەڵ خوا لەگەڵ بەهای کۆمەڵایەتی و ئەخلاقی کۆمەلگا و بەڕاستی لایەنی سێرم لەگەڵ مرۆڤایەتی ئەو سێ خاڵانە بەزێن هەموو کەسێک ئازادە چونکە بەڕاستی زۆرێک لە کۆمەلگاکان بۆن منە ڕەنگە یاساشیان هەبێ بەڵام بەزاندنی لایەنی ئاینی و بەزاندنی لایەنی بەهای کۆمەڵایەتی و ئەخلاقی کۆمەلگاوە لایەنی مرۆڤایەتی بێگومان سزای لەسەرە نەک وەکی کۆمەلگای کوردی بە کەیفی خۆت لەگەڵ ئەو پەرڕێزم دین ببەزێنە جون بە دین بدە جون بە ئاین بدە لایەنی کۆمەڵایەتی و لایەنی ئەخلاقیت فرامۆش بکە هیچ کەس ناڵێ لەکوێ هاتی مارد لە چێە و لە هەمان کەدا لایەنی مرۆڤایەتی وەڕاستی تۆ دەبێت چاوی ئەو بکەیت ینی کەسێک کە بۆ نمونە خاوەنی کەناڵەکان با بێ مەسەر ئەوەی کە چێکم تەرخەمە لەو بوارە واقعی بەرپرسی یەکەمی کەناڵەکان کە بۆ نمونە ئەگەر درامایەک ئەگەر هەواڵێک ئەگەر یعنی هەر شتێک باز بکەیت کە لەگەڵ دابوونەریت و کۆمەلگای خۆت نەگونجێ حەقوانیە ئەرزی بکە حەقوانە نمایشی بکە لە هەمان کادا وەزارەتی ڕۆشنبیری بەپێی ئەو داتایی کە ئەمن هەمە هەر تەنیا وەزارەتی ڕۆشنبیری وابزانم نزیکەی 500 خەبیری هەیە کە ئەو خەبیرانە چێن کە ئەو خەبیرانی ئیشان سەر کۆمەلگای کوردن هەڵبەتە هەندێک چەند باش ئەزانم کە ئەسڵەن ئاشنانی بە دابنەریتی کۆمەڵایەتی کۆمەلگای کوردی ئەوروپا دەژێن واقعیان یعنی من داتام زانیاری دەکەن کە 500 خوبەڕای هەیە لەکوێن ئەو خوبەڕایانە ئەمانە بۆ چین کاک سەردار ینی بۆی کە چاودێری میدیای کوردی بکەن یعنی حتمما لایەنی ڕۆشنبیری کۆمەلگای کوردی بەرەو پێشەوە بەر وەلامان کاتدا برن چاودێری میدیا بکەن بە هەموو شێوەکانیا بۆیە لێرەوە داوا لە وەزارەتی ڕۆشنبیریەکەم یعنی بە تایبەتی لە مەسەلەی دراما دۆبلاشکراوەکان هەڵبەتە زۆر زەرورە لێژنەکی پسپۆڕی لە بواری توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەرونی پێک بهێنرێ ئەلی بەڕاستی ئەگەر وا نەکرێ کۆمەلگای کوردی بەرەو هەڵگر ڕۆیشتی چاوەڕوانی چیەکەن ئەگەر بێتوەمە نەکرێت لەم چەند ساڵی داهاتوو چاوەڕوانی چیەکەن لە کۆمەلگای کوردی کاک ئەمران ئێمە فەیسبوکمان لەگەڵ یەکەوە هەیە بەڕاستی کێرچەندە ئێمەش زۆر دارەخنم لێ دەگیرێ لەوەی کە کەس جێمان لێ ناگرێت کەس نییە کە بۆ نمونە بێتە سەر خەت لە هەموو ئەو پۆستانێکە فەیسبوکەکەی هەڵبەت خۆشبەختانە کۆمەڵێک ڕاگەیان وەکو جەنابشتان هەیە گرنگی بە بوارەدەن بەڵام ئەوەی کە من و کۆمەڵێک کەسانی وەکو من کە خەمخۆرن بۆ کۆمەلگای کوردی هەڵبەتە ڕەنگە توانی بێتمان کەمێک لە ئامۆژگاری و ڕێنمایی تاکانی کۆمەلگای خۆمان بکەین هەڵبەتە دوورکەونەوە لەو مەسەلانە بەڵام ئەگەر بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر نێتە سەر ئەوەی کە بەشترین کات هەموو ئەو هەڵانێک کە هەنەوەی بەردەوامن چاک نەکرێتەوە بێگومان کۆمەلگای کوردی بەرەو هەڵدێر دەڕوە یعنی ئەگەر تەماشاش بکەین لە ئێستادا لەکوێیە کابرا لەسەر فولایەتێک دەکوژرێ کابرا دوێنێ وەکو بینیمان کا بەداخەوە لەسەر سەروپێک کە نەماوە لە کاتی خۆیدا هەموو دوکان گوڵ لە ڕێژ دەکات و چەند دوکانێک و خەڵک بریندارەکە هەڵبەتە ئەوانە هەموو ئاسەواری دراما دۆبلاشکراوەکان و هەموو ئەو ینی بۆ نمونەیەک بۆ بێنمەوە کاک ئەمران من بەحکمێ بکە توێژەری کۆمەڵاتیم لە چاکسازی حەزەکەم بچمە سەر بابەتی چاکسازیەکانی ژەنی هەر بینەرانیش بۆی ئاگادار بن مامۆستا سەردار کاک سەردار توێژەری کۆمەڵایەتیە لە چاکسازی ژنان و منداڵان و نێوجوانان لە شاری هەولێر یان بە خۆمان پێی دەڵێن ئەحداس حەزەکەم پێم بڵێ کاک سەردار چی لەوێ گوزەرێ و کەسانی کە دێنە چاکسازی منداڵان و ژنان چێن یعنی ئەو لە چتەمەنێکان زیاتر و ئەو نێو ڕەفتارە نەشیاوانەیان و تاوانەی کە کردویانە زیاتر چی؟ هەڵبەتە کاک ئەمران من ڕەنگە وەکو خۆم کە ئیشم لەگەڵ نەوجەوانانە ڕاستە و خۆ هەموو ئەو نەوجوانانی کە قسم لەگەڵ کردوون زۆربەی ئەو کارانە یان ئەو تاوانەی کە دەیکەن تەقلیدە یاسایی دەکەنەوە بە تایبەتی لە مەسەلەی مادەی هۆشبەر یعنی من لە هۆڵێکە بڕوا بکە ئەو ڕۆژە کە داوام هەبووە چوومەتە هۆڵێک 11 نەوجەوانم هەبووە لە هۆڵەکە نۆیان لەسەر مادەی هۆشبەر گیراوە یعنی ئەوەی کە وەکو ئێمە لەناو معانەتەکە نییە هەست بە معانەتە گەورە ناکە تەمەنی 12 تا 16 ساڵ بەڵێ 12 ساڵی 13 ساڵی بگرە 11 ساڵیشمان هەیە مادەی هۆشبەر بەکاردێنێ مادەی هۆشبەر زۆر بە ئاسایی بەکاردێنێ من وەکو باسم کرد تازە بەڕاستی ئەو ڕۆژە یعنی هەتا دەرەوەی هەولێر چووم بڕوا بکە ئافرەت هەبووە کچە بۆ تەمەنی 11 ساڵی 12 ساڵی من ئەو چی پێ دەڵێم ناوەکەشی نازانم
ئەو قومە لێرگلەی وەچ دەگەیشت حاسمانی دووکەڵەکەی زۆر بە ئاسایی بوو لەکن داک و باب و خێزان نەکرد یعنی هەڵبەتە کەەوە کارەساتی گەورەیە بەڕاستی گەورە ینی هەموو پێوەرە زانستیەکان دەڵێن نێرگلە مادەیەکی بێهۆشکەراوە گەر بێت و زۆر بەکاری بێنێ دەبێتە هۆی بێهۆشی و لەوانەیە ینی ڕێگایەک بێ بۆ مادەکانی تریش بێگومان جغارە کێشان دواتر نێرگلە ئەو جا مادەکانی دیکەی کریستال و نازانم بگرە و هەمان هەموو ئەمادانەیە کە بێهۆشکەرن بەکاری دەهێنێ ئەو نەوجەوانەوە ئەگەر گەورە بوو هەڵبەتە ڕادێ ناتوانانی بە ئاسانی وازی لێ بێنێ ینی ئێستا من خەڵکێ لە چاکسازی گەورانیش نزیکەی چەند جارێک گەڕاوەتەوە ناو چاکسازی گەڕاوەتەوە ناو سزن هەڵبەتە جار بە دوای جارکە بەر بووە ئازاد بووە دوای ئازاد بوونی دووبارە بەکاری هێناوەتەوە چونکە ناتوانانی وازی لێ بێنێ ئەوەش کە دەبینین لە ئێستادا کۆمەلگای کوردی بەرە هەڵدێر دەڕوە و بەڕاستی من لە مەسلەی چارەسەری جەنابتان باستان کرد چێ بەرپرسە دایک و باوک ینی هەڵبەتە بەداخەوە ئەمە ئەگەر تەماشای ژینگەی پێگەیاندنی کۆمەڵایەتی بکەین لە زوودا خێزان دەوری سەرەکی هەبوو لە پێگەیاندنی ئەو تاکە بەڵام لە ئێستادا بەو پێ دواتر قوتابخانە و کۆمەلگا لە ئێستا ئەگەر تەماشا بکەین خێزان ئەو ڕۆڵی لەدەستدایە دایکێک کە منداڵەکەی دەیەوێتن هەندێک گەمەی لەگەڵ بکە هەڵبەتە دایکەکە ئەوەندەی کە بە موبایل و بە ئایپات و بە شتی لاوەچی خەریکە ناپەژێتە سەر ئەوەی کە منداڵەکەی بەخێوکە ینی دایککان و باوکانی بەڕێز منداڵێک کاتێک دەیەوێت یاریت لەگەڵ بکە هەڵبەتە تۆ ڕەنگە ئەگەر وا تەماشای بکەی ئەو منداڵە کە لە ڕێگەی ئایپاتەکەیەوە مەشغوڵ بووە لە ڕێی تەلەڤیزۆنەکە لە ئیجباریە ئەگەر ناخۆشترین کاتی منداڵ لەگەڵ دایکەکەیە یاری بکە لەگەڵ مرۆڤ یاری بکە دایکە باوکە برایەکەیتی خۆشترین کاتی منداڵ ئەو ساتەیە کە لەگەڵ کەسێکی نزیک خۆی یاری توێژینەوەکان بۆمان توێژینەکان ئەو قسەیان سەلماندووەوە یعنی یەکلایی بۆتەوە هەڵبەتە تۆ ئەگەر یاری زیاتری بۆ دەکڕی و هەڵبەتە دیسان دەهێخێت سەر لەو ئایپاتنا ئەو مۆبایل لە بۆ دەکڕی ئەو کاریگەری خراپ لێسەر دروست دەبێت تۆ لە ئیجباری مەشغوڵی کە لەگەر ئەو پەرڕێزم دایکان و باوکانش ئەوەندەی کە لە پەروەردەی منداڵ دوورکەوتنەوە هەستاون بەشتی لاوەچی بەڕاستی کاتکانی خۆیان بەسەر دەبن من باسم کرد بەڕاستی کات ئەمران بەداخەوە ینی باوکێک کە دەچێتە مزگەوت باوکێک کە لەیانی کۆمەڵایەتی پێگەی کۆمەڵایەتی بەهێزی هەیە زۆر ئای بە تەماشای درامایەکە کاکە زۆر بە ئاسایی کچ و کوڕەکە یەکتر ماچەکە ینی هەرناستی بیگۆڕی هەرناستی ئامۆژگاری کچەکە کوڕەکەی بکە کچی من کوڕی من ئەوە لایانی خراپی هەیە لەسەر وژاندی لایانی سێکسی تو یان بە شێوەک لە شێوەکان لەگەڵی قەنەعەتی پێبێنێ من ئێستا کچی خۆم هەیە بەڕاستی کاک ئەمران زۆریشم خۆشەوێ لێرانە قەنەعەتم پێ هینایە بەڕاستی قسەم لەگەڵ کردووە هەڵبەتە ڕۆژانە سعاتێکیان بگرە سعاتێک زیاتر بەکار نهێنێ مۆبایل وەچی دیکە بەڕاستی کۆمەڵک چیرۆکم بۆ کڕیەوە بردومتە بازار کۆمەڵک شتی باشم لە بۆ کڕیەوە هەڵبەتە کە دەچمەوە مارەوە زیاتر پیاسەی پێ دەکەم زیاتر دەیگەڕێنم ئەوەش کاریگەر دەبێتەوە کە دووری خێوە کاک سەردار لە ڕووی توێژەری کۆمەڵایەتیەوە توێژینەوەکانەوەمان بۆ دەسەنمێنێ زۆرترینە و گۆڕانکارەی بەسەر منداڵ دێت دایک و باوک بەرپرسن لێی ئەکی دۆکو باسم کرد ژینگەی پێگەیاندنی کۆمەڵایەتی مندار لە ڕووی کۆمەڵایەتیەوە خێزان دەوری سەرەکی هەیە لە باشی و لە خراپی دروستبنی ئەو منداڵە دواتر قوتابخانەکان بەداخە من ئێستا لە ئێستا تەماشا دەکەن بەبێ هیچ هۆیەک یعنی لە مووسلی کاولکاری خۆمان کە دوێنێ دەستگاچی خێرخوازی خۆمان کۆمەڵک دەمامک و پێداویستی بردبووە قوتابخانەیەک لێرە لە ناو هەولێری پایتەخت لە هەرێمی کوردستان کە تەماشا دەکەین بە تایبەتی لە هەڵەبجە نزیکەی 25 ڕۆژە هیچ برێن حاڵەتێکی کۆرۆنا نەبیندراوە لەوێن دەربێ قوتابخانن دەرگای قوتابخانەکان داخراوە ئەوە کاریگەری زۆر خراپی دەبێت دواتر کۆمەلگا ئێستا ئەگەر تەماشای کۆمەلگای خۆمان بکەین بە تایبەتی ئەگەر تەماشا ڕاگەیاندنەکان بکەین وەکو باسمان کرد منداڵ دەکەوێتە داوێنی فاشۆنەکان تەماشای فاشۆنەکان دەکات تەماشای کچە مۆدیلەکان دەکات تەماشای هەموو ئەو ڕفتار و هەستکەوت و ناشیرنانەی تاکانی کۆمەلگا دەکات لە ڕووی سیاسیشەوە بەڕاستی کۆمەلگا بەڕێ هەڵدێر دەڕوە یعنی ئەوەندەی لە ڕاگەیاندنەکانەوە بمبورە کاک ئەمڕانکە تۆزێک تێکەڵاوی لە بابەتەکەدا هەیە بەڵام ئەوەندەی کە منداڵ فێرە جونە و دەبێت فێرە ڕۆشتی ناشیرن دەبێت ینی هەتا ئەو بەرهەمانی ناخۆشمان ئەگەر باسی ئەومان نەکرد بێ بەڵام هەڵبەتە بەرهەمەکانی ناخۆشمان زۆر ناشیرنن ڕکلامی بکە ئێمە بەرهەمەکانی ناوە خۆشمان ینی لە ماوەی ڕابردوو ئێمە لەگەڵ چەند برادێک هەر توێژەری کۆمەڵایەتی بوون چاودێری بەشێک لەو درامانە دراما کوردیانەمان کرد کە لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک دەرهێنەر شانازی پێوەکەن ئێمە درامای کوردیمان بەرهەمێنەوە بەڵام تەنانەت دراماکانیشمان تەقلیدی دراما تورکیەکان بوو ینی
هەڵسابوون لە دراماتورکیەکان چی بەکارات بوو ئەوانیان لە درامای خۆمان بەکارهێناوە نەکدابوونەری دێشتێکت بوو دراماچ خۆی کوردی خۆمان بزەبت نەکدابوونەریتە جوانەکەی خۆمانیان کردوێ بە دراما کە جارانی ڕابردوو ئەوانە دەکرا بە دراما بەڵام ئێستا درامەکانیشمان تووشی تەقلید بوون بۆیە کاک سەردار پێم بڵێ چۆن دایکێک باوکێک لە ماڵەکەەوە لە ماڵەکەی خۆیدا لە نێوان ئەو 75 کەناڵ ئاسمانی کوردی کە هەیە بتوانێت کۆنتترۆلی تەلەڤیزیۆنەکەی وە کۆنتترۆلی ماڵەکەی لە دەستخۆی بێ چی بکە؟ ینی کاک ئەمران هەموو ئەوەی کە باسمان کرد بۆتە گرفت ڕەنگە چارەسەرەکان لە خاڵۆن دەست پێ بکەن بە تایبەتی من هەموو جار باسەکەم دایک و باوک خێزان یەکەی بنچینەی کۆمەلگایە و برن پشتی شێری بەردەکەوێت لە پەروەردەکردنی منداڵەکە لەبەر ئەوە زۆر گرنگە دایک و باوک بتوانێت بۆ نمونە ئەگەر کەناڵێکی خراپ هەیە یعنی ئەگەر لە ڕوانگەی برن وەزارەتی ڕۆشنبیری کەم تەرخەمە بڵێ حکوومەت کەم تەرخەمە لە ڕووی کۆنتترۆل نەکردنی ئەو هەموو دەستگا و فەوزا ڕاگەاندنی کە بەنێو کۆمەلگای کوردی بڵاو بۆتەوە دایک و باوک دەکرێت خۆ ئێستا زۆر ئاسانە بۆ نمونە هەتا ئەو جیهازە لۆکاڵەیە کە هەشە دەتوانێت ئەو کەناڵەی کە زۆر کاریگەری خراپ لەسەر دروستەکە بیسڕیەوە زۆر ئاسانە واقعیان و منداڵەکەت ئەگەر هەرنا بیان هێخە آخر کەناڵەکان کۆمەڵێک بڵێن ڕاگەیاندنی و دام و دەستگای زۆر باشەیە دەتوانی بهینە پێشەوە ڕەنگە منداڵەکە ئەو دەستی پێ نەگا هەتا نەزانم بزانم ئێستا لە ئەو جیازە ناوخوانەکە دروست بووە تا 150 کەناڵ دەڕوات 150 دواوەی کەناڵەکان کە ئیشت پێ نەبێ کە دەزانی کاریگەری خراپی لەسەرتوو هەیە و هەڵبەتە ئەموو ئەو کەناڵانێک کە ڕۆیای باش بڵاوەکەنەوە ئەو کەناڵانەی کە ئامۆژگاری منداڵەکە دەکەن هەموو ئەو کەناڵانێکە بە تایبەتی ئێستا بەداخەوە منداڵی ئێستا بڕوا بکە تەماشای یعنی هەموو ئەو ئەفلام و ئەو بەرنامجە منداڵانە ناکات تەماشای شتی گەورە دەکات وای لێ هاتوو ئەو خراپە کاک سەردار وتێکێ دەڵێ گرنگتر لە حەوشەی ماڵەکەت گرنگتر لە دروستکردنی حەوشەی ماڵەکەت ڕێخستنی کەناڵەکەتە گرنگە ڕاستە مەگرینگە ئەوە زۆر گرنگە من باسی ئەوم دەکرد بەڕاستی تازە دەکرێت دایک و باوک خۆی بەپرس بزانێت چونکە بەڕاستی هەڵبەتە ڕەنگە بژێوی ژیان ئەوەندە زەحمەت و قورس نەبێ مەبەستم ئەوەیە تۆ بەخێوکردنی منداڵەکەت ئەوەندە قورس نەبێ بەڕاستی پەروەردەکردنی قورسە کو پەروەردەی دەکەیت وەکو باسمان کرد ئێستا خێزان ئەو ڕۆڵە گرنگەی کە هەی بوو لە دەستی داوە و قوتابخانەش کە ژینگەی دووەمی پێگەیاندنی منداڵە ئەوەش هەر دەرگای قوتابخانەکەش داخراوە کەواتە ئێستا منداڵ دەکرێت دایک و باوک ینی بەداخەوە کاک ئەمران ئێستا تەماشا بکەین زۆرێک لەو خێزانانەی کە محافزکاریش بوون ینی پابەندە ئاین و کۆمەڵاتەکان زۆر بە باشی بەجێبەجێ دەکەن بەڵام ئێستا هەڵبەتە بە حکمی ئەوەی کە باس دەکرێت خوێندن بۆتە ئۆنلاین خەتی ئینتەرنێتی بۆ منداڵەکەی ڕاکێشاوە ئایپاتێکی داوەتە دەست بە ئەوەی کە ئۆنلاین دەخوێنێ نازانێت چاودێری منداڵەکەی ناکە ناچێ بزانێت جار بەجار منداڵەکەی یاخود هەرزەکارەکەی چ شتێک دەکاتەوە چ بابەتێکی بە سوود بەکاردێنێن ینی ئەو ڕۆژ تەماشا بکەین ئەو لینکەی کە هەیە دەتوانین هەموو کەسێک بەلایانی باش و لایانی خراپی و هەڵبەتە لایانی خراپی زۆرترا بە تایبەتی ئەمەکە تەماشای کۆمەلگای کوردی بکەین زیاتر بە حکمی ئەوەی کە کۆمەلگای کوردی کۆمەلگاش داخراوە بووە حەزی بە شتی تەرفیهیەت و شتی نابەجێ هەیە و منداڵەکانمان بە تایبەتی بە حکمی ئەوەی کە پەروەردەیشی باشمان نەکردون قسەمان لەگەڵ نەکردوون ڕەنگە بە حکمی ئەوەی دام و دەستگا گەورەکانیش کە لە پشت ئەوەن ڕیکلامی نابەجێ بێخنە ناو ئایپات و ناو سایتەکانەوە ئەوەش کاریگەری خراپی بەسەر منداڵەکان بەجێ بێڵێ پێم دەڵێ چ ئامۆژگاریەکت بۆ دایک و باوکان هەیە بۆی کە منداڵەکانیان چارەنووسی و منداڵانەی نەبێت کە ئێوە بەردەوام دایان بین و سەرپەرشتیان نەکەون و نەکەونە ئەو ئەحداسی کە ئێستا هەیە یاخود ئەو چاکسازێکێت تۆ جەنابەت کاری لێ دەکەی بۆی منداڵەکانیان دەستگیر نەکرێت منداڵەکانیان ڕوبەڕووی یاسا نەکرێتەوە چ ئامۆژگاریەکت هەیە بە کورتی من بەڕاستی هەموو جارە باسەکەم هەموو دام و دەستگاکانی دیکە ڕۆڵی خۆیان دەستدایە بە تایبەتی ئەوە دەبینێن یعنی حکوومەت و وەڵحاصڵ تەلەڤیزیۆنەکان و ڕاگەیاندنەکان و ئەوەی ماوەتەوە دایک و باوکە بە تایبەتی گلەیم زۆر هێر دایک و باوکان بەڕاستی منداڵەکانیان زۆر ئیهمال کردو بۆیە لێرە دایان لێ دەکەم ئەو منداڵە هەر هەڵەیەک بکە هەر تاوانێک کە تۆ بەرپرسیاری هەڵبەتە من کە باسی چاکسازیم کرد دەیان دایک و باوکێ دەستی پەنجەی خۆیان دەگەستنەوە کاک ئەمران بە حکمەوەی کە ناتوانیوە پەروەردەیشی باشی منداڵەکانیان بکەن مادەی هۆشبەر زۆر بووە لە کۆمەلگا تکایە ئاگاداری منداڵەکانتان بزانن
برادەکانیان چیان ئەو درامانەیە کە تەماشا دەکەن چ درامایەکە ئەو ڕفتار و هەرچ و کەوتانە یعنی هیچ نەبێ بەڕاستی متابعەی منداڵەکانتان بکەن لە تەمەنێک بۆ تەمەنێک لە ساڵێک بۆ ساڵێک زانە ئەو ڕفتار و هەرچ و کەوتانە کە ئایا منداڵەکەت ئەو تەغیراتی بەسەری هاتیە ئەوەیە کە کۆمەلگای کوردی بۆ خۆت دەتەوێ یان ئەوەیە کە کەوتۆتە داوی لاساییکردنەوە و هەموو ئەو خستە خراپانەی کە برادەرەکەی دەیکا بەسەری دازاڵ بووە دەست خۆش دایک و باوک زۆر زەرورە تکایە ڕەچاوی ئەوە بکەن کە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکە کە ڕەنگە کۆمەڵێک شت قبول نەکا و هەڵبەتە منداڵەکە تووشی تاوان و تووشی ڕفتاری نابەجێ بێەوە دواتر پەنجەی خۆت بگەزی ڕفتار و هەرسکەوتی منداڵەکەت ڕنگدانەوەی دایک و باوکە ڕنگدانەوەی خێزانەکەی پەروەردەی خێزانەکەیەتی دەست خۆش بە کاک سەردار زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بەڵێ زان و خۆشەویستان دیارەوەی کا گرنگترین قسەکانی کاک سەردارەوەیە تکایە دایک و باوکان ئاگداری میدیاکانتان بن ئاگداری ئەو کەناڵانە من کە لە ماڵەوە بوونیان هەیە تکایە ئاگداری منداڵەکانتان بن چونکە ئەو لە چاکسازی دەورە چاکسازی منداڵان بوو باسی کرد منداڵان بەداخەوە لە ئێستا زۆرێکیان تووشی مادە هۆشبەرەکان بوون ئەوانیشە پڕ و ڕۆڵەی ئەمن برا و کەسی ئەمن دایک و باوکان بەو هیوایی کا زیاتر ئاگیان لە پەروەردەکردنی منداڵەکانیان لێ بەتایبەت لە کات و ساتێک و ئێستا کەدا کا قوتابخانە و شوێنە پەروەردەیەکان ئەڵلقەی ئەمجارە و تەوەری ئەمجاری پەیامی ڕۆژ پێشکەشکردن دەکاتێت مۆلەکەکاران شاری سلێمانیە زۆر سپاس بۆ هاوکارمان ئیمران ئەمیر و ئاسپاس بۆ میوانەکەشەکە لەو تەورێدا بەشدار بوو بەڵام بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیوایی کە سەرجەم بگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ